سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە باگەشتیاڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە لە خزمەتانداین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری لە کوردستان و ئێران، بەڕێوەچوونی ساڵیادی گیانبەختکردنی کۆمار دەرفتادە لە پیرانشار، ژاراییبوونی دەیان کەس لە گوندی سەردۆشی مەریوان، چوونە کۆمای کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسوود، وشاری ئاموزش و پەروەرشی کوردستان بۆ قوتابیان، هێرشی بەکرێگیراوانی حکوومەت بۆ سەر ماڵی هونەرمەند کەیهان کەلهۆر، گیان دەدەستانی گوماناوی سێ ئەندامی بنماڵەیەکی بۆکانی لە باخەکەیاندا، و کۆبوونەوەی بەرینی لایەنگرانی فەلەستین لە یونان و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری لە کوردستان و ئێران ڕۆژی سێشەممە 9 مانگی خەزەڵوەر. خانەنشینکراوانی کەشوەری لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، ئاهواز، هەمەدان و چەند شاری دیکەی ئێران بەپێی ڕەواڵی هەر هەفتە لە ئاسدۆخی خراپی مەعیشەت ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی کەشوەری خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی. بەڕێوەچوونی ساڵیادی گیانبەختکردنی کۆمار دەرفتادە لە شاری پیرانشار. ڕۆژی سێشەممە 9 مانگی خەزەڵوەر وێڕای هەڕەشەی هێزە ئەمنیەکان بنەماڵەی کۆمار دەرفتادە ڕێوڕسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی ئەو هەمیشە زیندووە بەڕێوەبرد. چەند ڕۆژ لەوە پێش ئیدارەی اطلاعاتی پیرانشار حەسەن دەرفتادە باوکی کۆمار بانگهێشت و هەڕەشەی لێکردووەوە، هەر بۆ هۆیشەوە ڕۆژی سێشەممە بنەماڵەی کۆمار مەراسمێکی نمادینیان بۆ ساڵیادی گیانبەختکردنی ڕۆڵەکەیان بە هەڵواسینی جلوبەرگە خوێناویەکەی و هەڵگرسانی مۆم بەڕێوەبرد. کۆمار دەرفتادە ڕۆژی حوتی خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی هێزەکانی ڕەژیم گیانی لە پێنا و ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ژاراویبوونی دەیان کەس لە گوندی سەردۆشی مەریوان. بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی سێشەممە 9 مانگی خەزەڵوەر دەیان دانیشتووی گوندی سەردۆشی مەریوان بە هۆکارێکی نادیار ژاراوی بوون. بەپێی زانیاریەکان، دەیان کەس لە نەخۆشخانەکانی فەجر و بوو عەلی مەریوان بەستەری کراون و دانیشتوانی گوندی سەردۆش هۆکاری ژاراییبوونی خەڵک بە پیسبوونی ئاوی خواردنەوەی ئەو ئاواییە دەزان. چوونە کۆمای کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسوود. بەپێی هەواڵی گەشتوو بە کۆڵبەر نیوز، کۆڵبەرێک بە ناوی عێرفان مرادی خەڵکی جوانڕۆ بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسوود بە سەختی بریندار و چۆتە کۆماوە. بەپێی راپۆرتە ڕۆژی دووشەممە 8 خەزەڵوەر، هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسوود کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەردەست ڕێژی گوللە و بەو هۆیەوە کۆڵبەرێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی عێرفان مرادی لەلایەن سەریەوە فیشەکی بەرکەوتووە و چۆتە کۆماوە. ناوبراو خێزاندار و باوکی سێ منداڵەوە ئێستا لە نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان لەژێر چاودێری چڕی پزیشکی دایەوباری تەندروستی باش نییە. گوشاری ئاموزش و پەروەرشی کوردستان بۆ قوتابیان. بەپێی راپۆرتی گەیشتوو ئیدارەی ئاموزش و پەروەرشی شاری سنە بە هاوکاری بەڕێوەبەرانی قوتابخانەی کچانەی سیدیقنی یەک کە لە شارۆچکەی سەعدیەی شاری سنەیە گوشاریان خستۆتە سەر قوتابیان بۆ بەشداریکردن لە ڕێوڕەسمی حکوومەتی پێشوازی لە ئیبراهیم ڕەیسی. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، قوتابیانی کچیان ئامادە کردووە کە تاکو بە پێچەوانەی خواستی خۆیان سرودێک بۆ پێشوازیکردن لە ئیبراهیم ڕەیسی بخوێنن. بە پێی زانیاریەکان، ئاموزش و پەروەرشی پارێزگای کوردستان ئەم کارە لە سەروبەندی 13 خەزەڵوەر لە ساڵنامەی ئێراندا بە ڕۆژی قوتابی دیاریکراوە خستۆتە بەرنامەی کاریەوە و هەڕەشەی لە قوتابیان کردووە کە ئەگەر بەشداری لەو ڕێوڕەسمەدانەکان ڕێکاری پێویست دەگرنە بەر و سزایان ئەدەن. شانی باسە کە بڕیارە ڕۆژی پێنجشەممە و هەینی ئیبراهیم ڕەیسی سەردانی پارێزگای کوردستان بکات و چەند پرۆژە وەکو هێڵی ئاسنی سنە و
فڕۆکەخانەی سەقز بکاتەوە. هێرشی بەکرێگیراوانی حکوومەت بۆ سەر ماڵی هونەرمەند کەیهان کەلهۆڕ. زۆهرە سوڵتانابادی هاوسەری کەیهان کەلهۆڕ موزیکژەن و ئاوازدانەری بەناوبانگی کورد لە پەیجی تایبەتی خۆیدا لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام پۆستێکی سەبارەت بە دزینی هێندێک لە کەلوپەلەکانی ناوماڵی بڵاو کردەوە. زۆهرە سوڵتانابادی وێنەی شوێنی پێی پێڵاوی بەکرێگیراوانی ڕژیمی لە ماڵەکەی خۆیدا بڵاو کردەوە و لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام دەقێکی نووسی. بەکارهێنەرانی ئینتەرنێت بە لە بەرچاوگرتنیە و کارەساتەی کە لە ماڵی داریوش مێرجووی ڕوویدا نیگەرانی خۆیان لەو نووسینەی هاوسەرەکەی کەیان کەلهۆڕ دەربڕیوە. جێگەی ئاماژەیە کە داریوش مێرجووی ڕۆژی 22 ڕەزبەری 1402 لە ماڵەکەی خۆیدا لەگەڵ هاوسەرەکەی لە کەراچ بە چەقۆ کوژرا. گیان لە دەستانی گوماناوی سێ ئەندامی بنەماڵەیەکی بۆکانی لە باخەکەیاندا. ڕۆژی سێشەممە نوێی خەزڵوەر لە ڕووداوێکی دڵتەزێندا لە باخچەی خانوویەکی نزیک گوندی ئەختەتەر و دار بەسەر ژن و مێردێک و کچێکیان بە زیندویی سووتێنراون و گیانیان لەدەستاوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەم ڕووداوە دڵتەزێنە گومانی کوشتنی لێ دەکرێت. بە پێی زانیاریەکان ناسنامەیە و بنەماڵەیە بە محەممەد ساڵح جەنگی خەدیجە مجاوری هاوسەر و ئارەزوو جەنگی کچیان پشتڕاستکراوەتەوە. بەوتەی هاوڵاتیان کاک محەممەد ساڵح مامی کاک جەحفەر جەنگی کەسایەتی نیشتمان پەروەر و چالاکی مەدەنی شاری بۆکانە کە لە باخەکەیاندا لە گوندی ئەختەتەری بۆکان ئاگریان تێبەرداون و کوژراون. سەپاندنی سزای زیندان بەسەر شەفیع بابەکری لە شاری شنۆ. ڕۆژی دووشەممە هەشتی خەزەڵوەری 1402 هاوڵاتیەکی خەڵکی گوندی کانی ڕەشی سەر بە شاری شنۆ بە ناوی شەفیع بابەکری تەمەن 34 ساڵ لەلایەن دادگای ئینقلابیە و شارەوە بە 2 ساڵ زیندانی تەعزیری و 24 ملیۆن تمەن سزای نەختی محکوم کراون. بە پێی زانیاریەکان دادگای ئینقلابی ڕژیم شەفیع بابەکری بە ئەندامەتی لای یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم تۆمەتبار کردووە. ناوبراو ڕۆژی پێنجشەممە 15 پوشپەڕی 1402 پاشبانکێشت بۆ ئیتلاعاتی شنۆ دەست بەسەر و دواتر بە دانانی باربتە ئازاد کرا. هێرشی هێزەکانی حراست بۆ سەر کۆبوونەوەی شۆڕای گشتی خوێندکارانی زانکۆی ئەلامە. ڕۆژی سێشەممە نوێی مانگی خەزەڵوەر هێزەکانی حراست و سەرۆکی کۆلێژی کۆمەڵناسی زانکۆی ئەلامەی تەباتەبایی تاران هێرشیان کردوتە سەر کۆبوونەوەی شۆڕای گشتی خوێندکاران. بە پێی زانیاریەکان هێزەکانی حراست بە پشتیوانی سەرۆکی کۆلێژی کۆمەڵناسی زانکۆی ئەلامەی تەباتەبایی خوێندکارانیان داوەتە بەرلێدان و بێڕێزیان پێکردوون. لە وەڵامدا خوێندکاران دروشمی نە بە پادگان نە بوونگا سڵاو لە زانکۆیان بەرز کردوێتەوە. پەروەندەسازی بۆ 2 چالاکی خوێندکاری لە زانکۆکانی هەمەدان و تاران. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی پەروەندەسازیان بۆ 2 خوێندکار لە زانکۆکانی هەمەدان و تاران بە ناوەکانی شەهاب بەیات و محەممەد جەواد تەوازۆنی زادە کردووە. بە پێی ئەو راپۆرتە شەهاب بەیات خوێندکاری بواری ئەندازیاری شارسازی زانکۆی ئازادی هەمەدان کە پاش 3 مانگ بەندکران لە مانگی ڕێبەندانی 1401دا ئازاد کرابوو لە پەروەندەیەکی تازەدا بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 6 مانگ زیندانی تەعزیری محکوم کراوە. هەروەها محەممەد جەواد تەوازۆنی زادە خوێندکاری بواری موزیکی زانکۆی هونەری تاران لە ئەکاونتی ئینستاگرامی خۆیدا ڕایگەیاندووە کە کومیتەی ئینزباتی پەروەندەی تازەی بۆ ساز کردووە. ناوبراو لە پەروەندەی پێشی خۆیدا لە درێژەدان بە خوێندن بێبەش و قەدەغەی چوون بۆ زانکۆ خراوەتە سەری. کوژرانی 2 ژن لەم بنەماڵەکەیانەوە لە بابۆل. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێک لە شارستانی بابۆل بە بیانووی کێشەی خێزانی دایک و هاوسەرەکەی کوشتووە. بە پێی زانیاریەکان پیاوێک بە ناوی فەرزاد سەرەتا هاوسەرەکەی بە ناوی پەریسا کوشتووە و دوجار هێرشی کردوتە سەر دایکی و ئەویشی کوشتووە. هێشتا ڕوون نییە هۆکاری ئەو جەنایەتە چییە، بەڵام بە کوژەکە وتوێتی کە بەهۆی کێشەی خێزانی ئەو قەچڵەی ئەنجامداوە. شانی باسا کە لە ژێر دەسەڵاتی گەندەڵ و سەرکوتگەری کۆماری ئیسلامیدا
دیاردەی ژنکوژی ڕۆژ لە دوێ ڕۆژ پەرەدەستێنێت. درێژەی خۆپیشاندانی کرێکارانی بەنگڵادێش و گیان لە دەستانی دوو کرێکاری ناڕازی. ڕۆژی سێشەممە نوێی مەنگی خەزەڵوەر کرێکارانی سەنعەتی جلوبەرگی بەنگڵادێش بۆ جارێکی دیکە لە چەند شاری ئەو وڵاتە ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. بە پێی راپۆرتەکان دوو کرێکاری ناڕازی لەلایەن حکوومەتەوە کوژراون. بەنگڵادێش یەکێک لە گەورەترین بەرهەمهێنەرانی جلوبەرگ لە جیهانە و لە سەدا 85 داهاتی 55 ملیارد دلاری ئەو وڵاتە پێک دێنێت. ڕۆژی سێشەممە 100,000 کرێکاری شیفتی شەو لە شارەکانی داکا و خازی پور دەستیان لە کارکێشایەوە و خۆپیشاندانیان کرد، بەڵام هێزەکانی پۆلیس و لیباس شەخسیەکانی حکوومەت هێرشیان کردە سەریان و دوو کرێکار گیانیان لەدەستە. دوا هەواڵ کۆبوونەوەی بەرینی لایەنگرانی فەلەستین لە یونان و ئیسرائیل. ڕۆژی سێشەممە نوێی مانگی خەزەڵوەر هەزاران کرێکار و سۆسیالیست لە یونان و ئیسرائیل دژ بە هێرشەکانی ئەو وڵاتە بۆ سەر خەڵکی بێتاوانی غەزا ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوو. بە پێی راپۆرتەکان هەزاران کرێکار پاشبانگەوازی ئیتحادیە کرێکاریەکانی یونان دژ بە کۆمەڵ کوشکردنی ژنان و منداڵانی فەلەستینی ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوون. بەشداربووان دروشمەکانی ژێنۆسایدی خەڵکی فەلەستین ڕابگرن و ئێمە شەریکی جەنایەتمان ناوێت بەرز کردەوە و داوایان لای یەکێتی ئەوروپا کرد پشتیوانیەکانی لە دەوڵەتی ئیسرائیل ڕابگرێت. هەروەها هەزاران خوێندکار و کرێکاری سۆسیالیست لە تەل ئاویۆی ئیسرائیل بە کۆبوونەوە لە بەردەم باڵیۆزخانەی ئەمریکا خوازیاری ڕاگررتنی شەڕ و کۆتایی هێنان بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست، گەشتیواڵەکانی سەرلەبانی ڕۆژی چوارشەممەتان پێشکەشکرا، لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.